بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا کۆتا ڕۆژی هەفتە لە شیکاری وەرزشی دێمۆلایەوەی بەڕێز و خۆشەویست باسکردن لە یاریەکانی قۆناغی چارێکی کۆتایی دوو یاری ئەنجام دران و دوو یاری دیکەمان ماوەم شەو ئەنجام دەدرێت ئەنجامەکانی شەوی ڕابردوو تیپێک لە یاریگای خۆی هەنگاوێکی گەورەی بڕی بۆ گەشتن بە یاری قۆناغی پێش کۆتایی چامپیۆنز لیگ و تیپێکی دیکە لە دەرەوەی یاریگای خۆی هەنگاوێکی گەورەی بڕی بۆ گەشتن بە قۆناغی چارێکی کۆتایی دەخولێکی یەکەم شاڵات تایبەت دەکەین بە یارەکانی دوێنێ و بەشی کۆتاییش تایبەت دەکەین بە کۆمنتەکان و یارەکانی ئەمشەو. تەوا من سەرەتا لە ئینتەرەوە باسی بکەین بەپێی بارودۆخی پێکانەکان بەپێی دوێنێ باسمان کرد بەڵێ ئینتەر میلان پاڵەورا بوو بۆ بردنەوە لە بایر مونیخ و قسانێکی زۆری هەبوو. کۆمپانی پێگاتەکەی بە تەواوەتی لە بەردەمانە بوو بۆ ڕوبەڕبوون و ئینتەر میلان لە ڕووی یاریکردنی شەو بایرن یاریکی زۆر باشی کرد و هەوڵێکی زۆر باشیدا بۆی کە بە ئەنجامێکی باش بێتە دەر، بەڵام تیپەکەی ئینزاگی بەوەی بەهێزیە و بۆی ئەوەی کە پێگاتێکی باشتری لە بەردەمایە بۆی ئەوەی کە یاری کەمتری کردو لە چامپیۆنز لیگا و ئیتی کۆمەڵێ بارودۆخی تایبەت بۆی و بەلەوەی لێتە هاتووی یاریزانەکانی لە گۆڵی لاوتارۆ لە ئەو ئینفرادەی دروستیان کرد لە سەر بایرن ئینتەر توانی سەرکەوتنێکی گرنگ دەسەبەب بکات و هەنگاوێک دوو هەنگاو لە پێش بایرنەوە بێ بۆ گەشتن بە قۆناغی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ. سەبارەت بە ڕیال مەدرید و ئەنجامی ڕیال مەدرید کە بە 3 گۆڵی بێوەڵام دۆڕە. تاوان دوای یارەکە هەموو یاریزانەکان هاتنە دەر و باسی ڕیمۆنتادا و ئەم دۆخە کرا. من یعنی شەوی ڕابردووش باسم لێوە کرد. ئەنجامدانی ڕیمۆنتادا لەگەڵ ئەو یاری کارسینیال کردی بە بڕوای من کارێکە لە مەحاڵەوە نزیکە. یعنی من هەتا هاوڕێکیش کۆمنتی بۆ کردم وتی لە منی وەرگرە ئێمە ڕیمۆنتادا بەرامبەر بارسناڵ ئەنجامین. من وەکو واقعی خۆم وەکو بینینی خۆم پێم وتم ئەگەر ڕیال مەدرید توانی ڕیمۆنتادا بەرامبەر بە ئارسناڵ ئەنجامدا لە یاریگەڕانەوەیە ئەوە من ئاڵای سپی بۆ تۆش و بۆ ڕیال مەدریدیش هەموو کات لە شیکردنەوە لە هەموو شتێکمایتر هەڵ یەکەم یعنی تاو تەسلیمە بم بەرامبەرتان بۆیە ینی دۆخەکە بەو جۆرێ. ئەگەر ئێمە بینە سەر بەرپرسیارەتی شکست و باسکردن لە سەرکەوتنی ئارسناڵ، تاوان بەرپرسیارەتی شکست یەکەم دووەم سێهەم کارلۆ ئەنچلۆتی ڕاهێنەرە. چۆن لە سەرکەوتنەکانە یەکەم دووەم سێم ئێمە باسمان کردووە ووامان دووە ئێستش بامان شێ من پێ دەڵێمەوە یەکەم دووەم سێم بەرپرسیاری شکست لە ئەنجامەکە کارلۆ ئەنچلۆتیە. بۆ دوێنێ ئەوەی بەرنامەی دوێنێ دینی بێ ئێستش لە لایڤەکەیان ماوەتەوانێ باسمان لە دوو خاڵ کرد بۆ شێوازی گۆڵکردنی ئەرسناڵ. خاڵی یەکەم ئاماژەمان بە خاڵێکا وتمان خاڵی بەهێزی ئەرسیناڵ بۆ گۆڵکردن تۆپە وەستاوەکانە. تۆپە وەستاوەکانە. ئارسناڵ گۆڵی یەکەم و دومی بە تۆپی وەستاو لێ کردووی. ئیتر غەڵەتەکە گۆڵپارێزە لەوەی دیوارەکەی غەڵەدووە غەڵەتەکە وەستانی خاڵی یەکەم تۆ خاڵی بەهێزی ئەرسیناڵت درک پێ نەهێ کردووە. ئەگەر کۆرتواژ وەستانی غەڵەت بووێ پێشتر ئەبێ ئامادەکاری باشتریان کردوێ. ئامادەکاریان بۆ کۆرناڵەکان کردبوو بە شێوەیەکی باش بەرپەرز بوون دەیانزانی کۆرناڵەکانی ئەرسناڵ بۆکوێ، بەڵام هەر ئەو خاڵە بێزی کارسناڵی ئەم شەویشی لێوە کرد و خاڵی دوم باسی ئەوشم بۆ کردن وتم ساکا و مارتینێڵی ئەتوانن یاری بکەن لەگەڵ بەرگری کارەکانە، بەڵام هەموو تۆپەکان دێتەوە ناو و باسی لویسکێڵیشم بۆ کردن کە بینیتان گۆڵی سێمیش بەو جۆرە تۆمار کرا. کەواتە تۆ کارت لەسەر هیچ خاڵێکی بەهێزی ئەرسیناڵ نەکردبوو کە ڕوبەڕووی بیتەوانێت لەوەی کە ڕای بگری ئەمە بەرپرسەکە لێ ڕاهێنەرە. خاڵی دووەم کە هەر بەرپرس لێ ڕایەنەرە کاتێک تۆ جێمی یەکەم بەبێ گۆڵ دەیتە دەرەوانێ کە جێمی یەکەمی یاری ئارسناڵ و ڕیال مەدرید یەکێک بوو لە ناخۆشترین یاریەکان لەبەرەوەی هەم فرسەی ڕیال مەدرید زۆر کەم بوو و هەم فرسەی ئارسناڵیش یەک فرسە بۆی سەرلێدانەکەی دیکلان ڕایس کە دواتریش گابریێل مارتینێلی تۆپەکەی لیا و کۆرتوا دووری خستانێ یعنی جێمی یەکەمی یاریەکی زۆر بێتان بوو، بەڵام جێمی دووەم یاریەکی تاگلایانە بوو بۆ ئەرسیناڵ. کەواتە تۆ لە جێمی دووەم کە هاتووی یاریزانەکانت خستۆتەوە ناوانێ نەوتوانیوە ئەجوایی یاریکردنیان بۆ دروستکەی و ئەلەم خاڵەشە جارێکی دیکە بەرپرس و شکستەکە دێتەوە سەر ملی ڕاهێنەر. خاڵی سێم کە دیسانەوە بەرپرس لێ ڕاهێنەرە ئارسناڵ گۆڵێکی کرد. ئارسناڵ گۆڵی دووەمی کرد. تۆ دوو گۆڵت لێ کراوە ئەیکوا کاردانەوە ئەیکوا گۆڕانکاری یعنی هەموو گۆڕانکارەکە بوو مۆدریچ برادەر و ڤاسکێزاتە ناوە. ئێمە کەی گۆڕانکاریەکە ئەمە نە گۆڕانکاریەکە بۆەوەی کە
تۆ ئەنجامەکە پارێزی و نە گۆڕانکاریێکیشە بووی کە تۆ ئەنجامەکە بینیتوانێ. یعنی باشترین گۆڕانکاری کە تۆ بیکەوەی کە برایم دیاز بەشداری پێ بکەی لارێکە ئیتر چیە بیتە دەرچێ نابیتە دەر بیلینگامە بیتە دەر ڤینیسیۆزە بیتە دەر ڕۆدریگۆ بیتە دەر مباپێ بیتە دەر هەچ کەسێ بیتە دەر بەشداری پێکردنی برایم دیاز خاڵێکە بۆی کە پێمان دەڵێت تۆ دەتەوێت لەم یاریگەیە داگەر شکستی شێنە بە بارودۆخێکی باشۆ بیتە دەر یاخود هەر ئەوە ناکرێت لە ئەنجامی دوویچە ئەتیادیە خۆتۆ کۆرتووە لە خوڵێکی 50 تۆپی تەخیرە کرد خوڵێکی 50 گۆڕانکاریە بکە بەدی بەرگریا بە ئەنجامەکە نەبێ بە سێویچ بۆیە لە خاڵی سێمی شاوکو پێم وتن من کارلۆ ئەنشلۆتی بە بەرپرسیاری شکستەکە دەزانم و هۆکاری شکستەکە ئەگەر بێمە سەر دیوێکی تر باز لە پێگاتی ڕیاڵ مەدرید کە مەمە وەکو سێ خاڵکە دیانی کرد یەکێک لە هەرە خاڵە بەهێزەکان بۆ شکستی ڕیاڵ مەدرید نەبوونی دانی سیبایۆس بوو چونکە ڕیاڵ مەدرید لە دوای نەمانی تۆنی کرۆس کەسێکی نەبوو لەوەی نەناوەندی ڕیاڵ مەدرید ڕابگرێت لەوەی کە دەرفەتێکی باش بدا بە هێرشبەرەکان بۆ جوڵەوە ئەو جوودە زۆرە نەکەن و دەرفەتێکی باش باتە بەرگریکارەکان بۆی کە جوودێکی باشکەن لەلایانی بەرگری و ئەو هەموو ماندووبوونیان توش نەبێ کە دوای تۆنی کرۆس ئەمە لە ڕیاڵ مەدریددا نەما بەڵام پاش کۆمەڵە شکست دوای کرد کە چی بێ ئەوە بوو کە چوامینی گەڕایەوە هێڵی ناوەند وە سیبایۆسیش لە ناوەند دایریە کرد ڕیاڵ مەدرید لەو مودەیە ئەنجامەکانی زۆر ڕووی لە باشی کرد بینیتان لە ئەتڵەنتای بردەوە بینیتان مانچستەر سیتی دەرکرد لە چامپیۆنز لیگ بینیتان کۆمەڵە یاری لە خولدا بردەوە واتە بە ڕێژەیەکی زۆر دۆخەکە ڕێک بوو بۆوانێ ئەگەر خاڵی چوارەم باسکەم خاڵی چوارەمەوەی کە ڕیاڵ مەدرید ڕاگریکی نەبوو لە هێڵی ناوەندا کە یاریەکانی بۆ ڕابکرێت خاڵی پێنجەم کە لەسەر ڕیاڵ مەدرید مێ باسیکەم هەم لە ڕووی هاندەری و هەم لە ڕووی دۆخوانێ من بڕوام وایە هەتا کارلۆ ئەنشلۆتی لە ڕانەری ڕیاڵ مەدریددا بەردەوام بێ گوێڕایەڵی پێرێزە جێبەجێکەری داواکارەکانی پێرێزە و ڕیاڵ مەدرید بە شێوەیەکی باش ناچێتە بازاڕی گواستنەوە لێرەشە ئێمە هۆکارێکی ترمانەیە کە بۆی کە بڵین کە ڕیاڵ مەدریدە ڕیاڵ مەدرید بۆ نەچۆتە بازاڕی گواستنەوەی زستانەوە بۆ متمانیان بەم تیبە بۆ چونکە هەموو ساڵی ڕیاڵ مەدرید نازناوی بردوێتەوە خۆ تۆ ئێمە ئەگەر پێشتر باسی دۆخمان کرۆ باسی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ڕیاڵ مەدرید بە بێەوەی مێرکاتۆی گەورە ئەنجامدا کە مێرکاتۆی گەورە بەسم لە چیە لە گۆڕانکاری گەورە لەوەی کە ئەو ساڵی چاوی کردی بۆ بەرشلۆنە کە لیڤاندۆڤسکی و کۆندی و ڕافینا و کۆمەڵە یاریزان هاتنەم تیپەوە یعنی ڕیاڵ مەدریدمان نەبینەوە هیچ ساڵێ دوو گرێبەستی گەورە بکە بەڵێ بێلینگام هاتووە بەڵێ موباپێ هاتووە لە ماوەی چەنە لە ماوەی 4 ساڵە لە ماوەی 4 ساڵام دوو یاریزانە هاتوونەتە ڕیاڵ مەدرید بەڵام ئەم تیپە ئێمە دەزانین پاژە و سێدەرکرانی کە لە چامپیۆنز لیگ بوو پێویستی بە گۆڕانکاری گەورەتر بوو بەڵام دۆخەکە وای کردبردنەوەی نازناوەکان وای کردو گۆڕانکاری نەکە ئێستاشی لەسەر بێ لە مەسلحەتی هاندەری ڕیاڵ مەدرید دەمنەمەوە بڵم کە ئەمساڵ ڕیاڵ مەدرید دەست بەتاڵ دەرچێت و بە بڕوای من لە حاڵی بەردەوامبوونی ئەنشلۆتیش من پێم وانییە ئەنشیلۆتی داواکاریە بێت لە گرێبەستکردنی یاریزان ینی ئەمە وەکو دۆخی ڕیاڵ مەدرید وەکو ڕیمۆنتاداکەشی وەکو کەوتم بەجددی من پێم وانییە کە بە هیچ جۆرێک ڕیاڵ مەدرید بتوانێت ڕیمۆنتادا لەو ئەرسیناڵە بکە کە دوێنێ شەم بینی ئەگەر بچمە سەر خاڵی بێزی ئەرسناڵ تاوان ئەرسناڵ سوودی لە تۆپە وەستاوەکان بینی تۆپەکەی دیکلان ڕایس ئەگەر دیقەت بدەن پێشەوەی لێدانەکە لێبە ڕاهێنەری لێدانە ڕاستەوخۆیان ڕانەری تۆپە دەوەستاوەکان یە تەپاڵ ئارتێتەوە ئیشارەت بۆ دیکلان ڕایس دەکەوە ئاماژە بە خولانەوەی تۆپەکەیەکە کەواتە ئەرسناڵ ئامادەکاری تەواوی کردبوو و گۆڵی سێمی ڕێک مەدروسی ئەرسناڵ خۆی بوو کە بەم جۆرە ئەم تیپاری دەکاوە گۆڵەکانی بەم جۆرە تۆمار کردووە ئەرسناڵ یاریی پرفکتی کرد لە ڕووی لایانی بەرگریکردن ئەرسناڵ یاریی پرفکتی کرد لە جێمی دۆم لە ڕووی لایانی هێرشبردن و لە هەمووشی گرنگتر ئەرسیناڵ وەک ئەو ڕیاڵ مەدریدە یاری کرد کە ساڵانی ڕابردوو لە تیپەکانی بردەوانێ کاتێ دەمەوێت فشارکەم نام فشاری ڕەهاکەم کاتێ دەمەوێت کۆنتترۆلی تۆپکەم نامەوێت بە ڕەهایی کۆنتترۆلی تۆپکەم کاتێ دەمەوێت هێرشێ منەزەم ڕێخەم نام یەکسەر ڕاستە خۆ هێرشەکە ڕێخەم بیکەم بە هێرشی ڕاستەخۆ نەخێ زۆر بەهێمنی زۆر بە سادەیی خۆم ئامادە کردووە و بۆ هەموو ئەگەرێک ئامادەم ئەرسناڵ بۆ ئەگەری شکستی ژامادە بوو بۆ گەری بەرگریکردن و هێز و نیشاندانی هێزی خۆشی ئامادە بوو
بۆیە لە هەموو خاڵەکاندا ئارسیناڵ و ئارتیتا سەرکەوتنیان بەدەزێنا و لە هەموو خاڵەکاندا کارلۆ ئەنشلۆتی و ڕیال مەدرید و یاریزانەکانی شکستیان هێنا لە ڕوبەڕووبوونەوەی ئارسیناڵە و سەرکەوتنیشی گرنگی تۆمار کرد کە من پێم وایە یعنی بەڕێژەیەکی زۆر ئارسناڵ گەیشتۆتە قۆناغی نیوەی کۆتایی و وەکوشی کە وعدم بەو هاوڕێیەوە لە فەیسبوک کە ئەگەر ڕیال ڕیمۆنتادا بکە بەجددی من پێڵم ئاڵای سپیاڵەکەم بووە بەڵام بڕوان ناکەمەرگیز ئەمە ڕووداتەوە. ئەگەر بێمە سەر یارەکانی ئەم شەو چامپیۆنزیک دو یاری دیکەی گرنگ لە خۆ دەکرێت. یاریە کە کێشمە و هێز و توانایەکی تایبەتی تایە ئەویش پاریس سەن جەرمانە و تیپێکی وەکو ئەستۆن ڤێلاش کە پڕێتی لە ئەستێرە و لەلایەن ڕانەرێکی ژیری وەکو کۆنای ئیمریەوە بەڕێوە دەچێت ئەستۆن ڤێلا کە ئەم یاریە یەشێکە لە تایبەتمەندترین یاریەکان ڕاستە چاوەڕێ دەکرێت ئەستۆن ڤێلا دیوی لایانی بەرگری کا و پاریس سەن جەرمان بە هێرشبەری یاریکا بەڵام هەمیشە دەزانن ئیمری بۆ ساتێک دەچێتە دۆخی بەرگریەوانێ و لە کۆمەڵی سات یاریە دۆخی یاریە دۆگۆڕێت دەچێتە لایەنێکی هێرشبەری ڕەهاوە کە مەترسیدارە و تۆقێنەرە بۆیە ئەگەرێکی کراوە هەیە چانسی پاریس سەن جەرمان زیاترە هەموو شتێ لە بەرژەوەندی پاریس سەن جەرمانە یاریگا لە بەرژەوەندی پاریس سەن جەرمانە بەڵام نابێ ئێمە ئەوە لایەتکەین کە ئۆنای ئێمری یەکێکە لەو ڕانەرە ژیرانەی کە دەزانێت کەی بەرگری دەکات و دەزانێت کەی هێرش دەبات. یاریە گرنگەکەمان کە دەمێت دوای خوێندنەوەی کۆمنتەکان باسیکەم یاری بەرشەلۆنە و بروسیا دۆرتمۆندا ڕوبەڕووبوونەوەی ڕاهێنەر و یاریدەدەری بارمنیخە لە ساڵی 2020 کە نازناوی شەشیان بردەوە کە کۆڤاچ ڕانەراتەکەی جێشت یاریدەدەرەکەی سەرکرداتی تیپەکەی کرد بۆ بردنەوەی نازناوی شەشی زۆر بە خێرایی ئەمە لای کۆمنتەکان کاکاروانەڵێ سڵاو لە تۆش کاک محەممەد پێ دوای بەرشۆنە لە ئێسادا پاڵێراوی یەکەمی چامپیۆنزیگە دوای دەرکردنی ڕیال مەدرید من پێم وایە هەموو گەرەکان کراوە بێ هەموو تیپێک تەماحی زیاتریانە بێت لە بردنەوەی چامپیۆنزیک چونکەوە قسەی گواردیۆلایە کە لی دەپرسن تۆ بۆ نازناوی چامپیۆنزیک نەیبێتەوە ئەڵێ لەبەری ڕیال مەدرید لێوە وجودیە بەڵام باگەرێکی زۆر ئەمساڵ ڕیال مەدرید ناگاتە چوارگۆشەی زەرین بۆ گەرەکان کراوەیە ئەگەر بە پێی ئاست و ئەو دۆخەش سێریکەین بەرشەلۆنە لە ڕزی پاڵەوراوانی یەکەمە ئێمە نابێ خۆمان لەو ڕاستیە لابێ بەڵام دەبێت چاوەڕێ بکەین و باسی یاریەم شەویش دەکەین ئێستا بە زیاتر کاکەیوان ئەڵێ کاک محەممەد پرسیارەکەی دوێنێت بیرە وتمە گەر ڕیال مەدرید بە جیازی دوو گۆڵ بدۆڕێتدا دەتوانێت بڵێ ئارسیناڵ سەرکەوتی مسۆگەرەوە تا ئێستا من باسەکەم کاڵم یاریزانەکانی ڕیال مەدرید هاتوونەتە دەرەوانێ من ئەڵێم بە هیچ جۆرێک بە قەنەعەتی من ڕیال مەدرید توانای ڕیمۆنتادای نییە بەسەر ئەرسناڵا بیکە و لەمان کاتی شاڵم وعدێکم ماوە کەوەی ئاڵای سپیان بۆڵ کە میتر لە هەموو بەرنامە و لە شیکاریەکە جوانترین وشە بۆ ئارتیتا خوێندنەوەیکی باش و بۆ ڕیال و ئەنشیلۆتی بە تاکید کاک موحسین دەست خۆش بێ سپاس کاکە مەسرور ئەم بردنەوەی بەسە بۆمانەوەی ئارتیتا ئەروەڵام بردنەوەی بەس هەروەڵاتی پێ بتوانێ ئێمە بکە ساڵی داتوە توانگرێ بەسێکی زۆر باشی بۆ بکەن و ئارتیتا بمێنێتەوە. کاکە کۆژین ئەڵێ ڕیال ئەرسیناڵ تێپەڕێنێت ئەبێتە فەرس بە تۆپی پێم و ساڵێک چامپیۆنزیک بدرێتە ڕیال وەڵای تر من وتومە کە کۆژین جان وتومە ئاڵای سپی تاو ئەم ساڵ بەڕای تۆشیە پاڵێراوە بۆ چامپیۆنز لیگ کاک محەممەد دەڵێ 22 ساڵە جمهوری ڕیاڵم کریستیانۆش بێنێ ڕیمۆنتادایان پێ ناکرێت ڕیال کێشەی زەق و گەورەی ناوەڕاستی سفرێک ئاگازا دواڵێ کاک ڕزگار ئەڵێ کاک محەممەد جان زۆر وترا ئاستی ڕیال خراپە بەڵام ئێوەتانوت کەسایەتی ڕیال لە ئەبتاڵ جیاوازە ئەزیزی دڵم کەسایەتی ڕیال لە چامپیۆنزیگا دوێنێشەوە جیاواز نەبووی ناخۆ کێمە وتومانە جیاوازە لە 4 ساڵی ڕابردووە دوو چامپیۆنزیگی بردووە لە 4 ساڵی ڕابردووە هاتوتە قۆناغی چوارگۆشەی زێڕین ئەم ساڵی ژەوە تا هاتوتە چارێکی کۆتایی ئەی چتی پێ کەسایەتی تیپەکانی تری کەسایەتیان هەیە لایەوە لە قۆناغی کۆمەڵەکانە ماڵاواییەکە لە شانزایە ماڵاواییەکە کاکە بەرشەلۆنە 10 ساڵە یاری کۆتایی نەبینیوە ئەی تۆ چی بڵێ یانی تۆ بە یەک ساڵ کەوتن هەمووی زەر سفرکی نا بۆ جۆرە نییە بەڵام بەڵێ ئەم ساڵ ئارسناڵ زانی چۆن مامەڵە لەگەڵ ڕیاڵا بکە و ڕێیەکەی دۆزیەوانێ کاگڕێباز دەڵێ ئەنچیلۆتی ڕانەری تەکتیک و سەردەم نییە کۆتایی هاتووە گواردیۆلا بەردەوامی هێوا ڕاستە ئێستا باوی ئەنچیلۆتی نەماوە کاگرزگار دەڵێ ڕیاڵ لەگەڵ هەریانەیەک بە شێوەزی بەرشیاری بکات تووشی دۆڕانی ئابروبەر کاگرزگار بەخوا نازانمە بەس لەوێ ڕیاڵ ئاوایاری کردووە ئەرسناڵ ئەرسناڵ بە هیچ جۆرە شێوازی بەرشلۆنە یاری نەکردو ئەرسناڵ یاریکی تەکتیکی
ئەوەی کرد کە ڕیال مەدرید لە یاریەکانی ڕابردووە کردوێتی لە چامپیۆنز لیگا. کاک محەممەد دەڵێ ئەرسنال هەموو ڕێگەیەکی تاقی کردەوە بۆ گۆڵکردن، تەنیا شانسی نەبوو 11 شوتی ئۆن تارگێتی هەیە بوو لە یاری داهاتوو یەک تۆپیان بڕاتە گۆڵ بەسە بۆی کۆتایی بە ڕیال بێنن بالفعل 100% وایە. ئێستا باسی بەرشەلۆنە دەکەین. مامەستا داو دەڵێ یاریەکە ڕیال لە یاری قوتابیەکان دەچوو کە لەوانەی وەرزش دوو گۆڵیان دەکرد. چامپیۆنز لیگ ئەمساڵ خۆشتر بوو بە تاکید. چامپیۆنز لیگی ئەمساڵ خۆشتر بوو، هەروەڵا زۆریش خۆشتر بوو. سڵاو لە تۆش. کاک ڕزگار پرسیارم لێ کردووی ئەڵێم مەبەستت لە چیە لەوەی کە شێوازی بەرشلۆنە یاری کردو؟ ئەمە کۆمنتەکەی توێڵێ ڕیال لەگەڵ هەریانێک بە شێوازی بەرشاری بکات تووشی دۆڕانی ئابروبەر دەبێت. یعنی ڕیال بە شێوازی بەرشلۆنە یاری کردو یا ئەرسنال؟ منەوەم لێ پرسی عزیزی دڵم فاسی بەرشلۆنە چییە؟ من نابێ پرسیاری لێ بکەم، تۆ خۆت نووسیتە. ئێستا باسی بەرشلۆنە و دۆرتمۆند دەکەم. ئەرسنال پێکانی 4 بەرگریکار و 2 هێرشبەر و سەرڕمیە ئاواش لە ڕیاڵی بردەوە. بالفعل ئەرسنال ئەگەر بدۆڕای بیانی پێکانی پێ و بەز ڕیال مەدرید بیانی پێکانی پێ نییە لەبەری لە سەرەتای وەرزای و میرکاتۆی زستانی شاتوتە بەردەم تۆ نەچوویتە بازارەوە. کاک ئەحمەد دەڵێ تیپێک نەترسێ و تەرکیزی لەدەست نەدات ڕیتمی خێرا لە ڕیاڵە باتەوە. کاک ڕزگار تخوا ڕوونکردنەوەم بەرێ لەسەرەوەی کە تۆ مەبەستت لەم کۆمنتە چی بوو کاڵێ ڕیاڵ لەگەڵ هەریانێک بە شێوەزی بەرشاری بکات تووشی دۆڕانی ئابروبەر دەبێ بەشکە جوانتر تێ بکەین. کاک عوسمان دەڵێ ڕیاڵ ئەگەر باش بە باسانی ڕیاڵ باش نەبوو دوێنێ. کاک دەرباز دەڵێ بەس ئینتەر میلان نەتوانێت بەرشلۆنە با بچمە سەر بەرشلۆنە. پێم وابێت تەواوی کۆمنتەکانم خوێنەوانێ. ڕیاڵ پاشای ئەوروپایە و ڕیاڵ سیقەی نییە. وەڵی من ناتوانمەوە گرەوە بکەمەوە ئێوەیکەن بەخوا من پێم ناکرێەوە من توانای کردنیەوە گرەوەم نیە ئەوە و نەمتناندا. ئاخر تەواوە مەبەستە لە کۆمنتەکە تێرە. بەڵێ 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 مەبەستم لەوەیە بۆ نمونە باری مونیخ لە ماوەی 12 ساڵ 13 ساڵی ڕابردووە 2 چامپیۆنز لیگی بردووەتەوانێ و 2 یاری کۆتایی ئەنجام بداوە. بەڵێ بەرشەلۆنە لە ماوەی 14 ساڵی ڕابردووە 2 کۆتایی چامپیۆنز لیگی ئەنجام داوە و 2 نازناوی بردوێتەوە. بەڵێ لێڤەرپوڵ 3 کۆتایی ئەنجام داوە پێم وابێ 3 کۆتایی ئەنجام داوە، دوانیانی لەدەست داوە، 1 دانیانی بردوێتەوە. ڕیاڵ مەدرید لە 12-13 ساڵی ڕابردووە 14 16 17 18 22 24 6 یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەنجام دا و 6 نازناوی بردوێتەوە. ئەتوێ ئێمە جیاوازی نەکەم لەوانی تر، یعنی ئەتوێ من ئەمە باسکەم ئەم باسی هەموو تیپەکانی ترەکەم. ڕیاڵ مەدرید باش نەبوو دوێنێ و ئارسیناڵ باش بوو و بەرپرسیارە، یعنی ڕانەرەکەی بەرپرسیارە لەم شکستە. ئەی بەڵێ بەڵێ هەموو یانەکانی تر باس دەکەم. ئەنجە یەک خاڵی تریش بە لادڕوم بێ کاک ڕزگار جان. من هەمیشە ئەوە موتوو ئێڵێمەوە سەرەتای وەرزیش باسم کرد. ئەگەر بێت و ئەم ساڵیش ڕیاڵ مەدرید ناسناوەکان بەرێتەوانێت چ واتایەک بۆ تۆپی پێمێنێ. یعنی ئەگەر تۆ بتێ ئەم ساڵیش ڕیاڵ مەدرید چامپیۆنز لیگ و نازناوەکانی دیکە بمێنێتەوە، یانەکانی تر خەریکی چینە، سەرۆکیانەکان خەریکی چینە، ئەم هەموو یاریزانە لە تۆپی پێیا خەریکی چییە؟ بەڵام خۆی ئەمە لە واقعی بابێکی تری مناقەشای ناوەکو شیکارەکەی من پەیوەندی بۆ بابەتەوە نییە بە هیچ جۆرێ و من نامەوێت بە هیچ جۆرێ بکەمە دیوی بەرگری. بەڵام وەکو واقعی تۆپ بێگەر بە زمانی تۆپ پێ قسە بکەین باشە ئەگەر ڕیاڵ مەدریدیش وەرزی ئەم ساڵ ئەم نازناوانەی ببردایەتەوانێ ئەی چ واتایەک بۆ تۆپی پێمێنێتەوە. ئەی یانەکانی تر لەکوێن؟ ئەی سیتی، ئەی بایرن، ئەی ئینتەر، ئەی میلان، ئەی پاریس سەن ژێرمان، ئەی بەرشەلۆنە، ئەی لێڤەرپۆڵ، ئەی ئەمانی تر لەکوێن؟ یعنی لە 4 ساڵە ڕیاڵ مەدرید 3 نازناوی چامپیۆنز لیگ بەرێتەوانێ. منطقی نییە. ینی هەر بۆ تۆپی پێش وا خۆشەکە بەجددی ڕیاڵ مەدرید تووشی ئەم شکستە بێ. بۆ ڕکابەری یانەکانی دیکە کاکە گواردیۆلا نێتەوە سەر شاشە پێمان بڵێم بۆ نازناوی چامپیۆنز لیگ نابێتەوە بڵێ وڵات لەبەروی ڕیاڵ مەدریدی لێ، لەبەروی ڕیاڵ مەدریدی لێ. ئێوە کەی قسەی و کەی منطقە؟ بۆیە بۆ سروشتی تۆپی پێ بڕوا بکەن بۆ تێمەگەم بڵێ کابرا ڕقی لە ڕیاڵ مەمشەوە هەمویان ڕقان لە ڕیاڵ مەدرید و بەشکە ڕیاڵ مەدرید. نە، بۆ ڕکابەری تۆپی پێ بڕوا بکە چێژی تایە ڕیاڵ مەدرید بدۆڕێت، چێژی تیا ئەمساڵ ڕیاڵ مەدرید نازناو نەبە و نازناوەکان نەبە یانەی تر بێتە سەر و یانەی تر بێت بە پاڵەوانی و ئەم قسەیە باوی نەمێنێت کە گواردیۆلا هێناوێتی بەڕیاوەتی بەڕووی هەمووانە کە دەڵێت چامپیۆنز لیگ بۆ نابێنەوە کە ڕیاڵ مەدرید لە چامپیۆنز لیگ هات. دێمە سەر بەرشەلۆنە و بروسیا دۆرتموند. طبعا یەک خاڵی زۆر گرنگ هەیە لە یاری نێوان بەرشەلۆنە و دۆرتموند. ئەوەیە کە
دوو کەسی ئاشنا بە یەک سەرپەرشتی ئەم دوو تیپاکەن نیکۆ کۆڤاچ و هانز فلیک پێشتر پێکەوە یاری دەدەن و هاوڕێتیشی گەورە لە نێوانیان هەیە و پێش یاریەکەش هەم فلیک ستایشی کۆڤاچی کردووە و ئەم کۆڤاچی ستایشی فلێکی کردووە ئەم خاڵە بۆ وردەکاری بچووک لە ناو یاریەکەدا زۆر گرنگە چونکە زۆر مهمە تۆ جوان بەرامبەرەکەت بزانیت چییە و فلیکی ژیاری دەدەری کۆڤاچ بووە جوان دەزانێت کە کۆڤاچ چۆن خوێندنەوەی یاریەکە وەلامان کادا هەموو کات لە کاتی ڕانەرایەتیە کۆڤاچ جوان تێبینیەکانی فلیکی وەرگرتووە لە ڕێخستنی تیب لە پریسیزنە و لە بەڕێوەبردننی یاریەکان کە ئەو پێنجمانگەی کە پێکەوە بوونەها بۆیە ئەم خاڵێکی زۆر گرنگە لە ڕوبەڕووبوونەوەی بەرشەلۆنە و بروسیا دۆرتمۆندە ئەمە وەکو پێکهاتەی ئێمە باسی بکەین وەکو ئاستی ئەم ساڵ باسیکەین وەکو ئامادەی ئەم ساڵ باسیکەین ئێمە واقعیان دەبێن بڵین بەرشەلۆنە ئەو تیپەیە کە لە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگە و هیچ کەسێکیش بەوەی کە لە تۆپ پیاقسێک و باوەڕی بەو سەرکەوتنی دوێنەی ئەرسناڵ نەکردووە کە بە 3 گۆڵی بێوەڵام و ڕیال گۆڵ نەکا و سەرکەوتن بێنە بۆیە هەموو شتێک واری دەڕوودات هەموو پێشبینیەکان هەموو ئامادەیەکان هەموو ڕێخستنەوەکان هەموو هێزەکان لە لای بەرشەلۆنەیە یاریگاش لە لای بەرشەلۆنەیە و هیوای زیاتریش لە لای بەرشەلۆنێ و فلیک خۆشی ئەم ساڵ ئاماژەی پێکردووە کە هەوڵی دەسەبەرکردنی سەرجەم نازناوەکان دەدەن بەڵام کاتێک تۆ دیتە یاری چامپیۆنز لیگەوە ئەمە یاریکی 38 هەفتەیی نییە ئەمە دوو نەوەت خولەکیە دوو نەوەت کامڵ یاریکردنە دوو نەوەت زانین و مامەڵەکردنە لەگەڵ دۆخی یاریەکاندا لە یەک سادا نەزانی مامەڵەکەی لە دۆخی یاری ئەوەت لێ ڕیال مەدرید لە دوای دوی چیشکار لۆنچیلۆتی من بڕوام وایە بە قەناعەتی خۆم ئەو گۆڕانکاریانەی بکردایە ڕەنگ بۆ ئەنجامەکە 2-1 بووە لە برێەوەی 3 بێ بۆی کاتێک تۆ تەرکیزت لە دەسەدەی ناتوانانی لەگەڵ ئەم نەوەت خولەکەی مامەڵە بکەیت و دارمی ئەنجامەکە وای لێ بێ بە 3 بۆیە بۆ بەرشەلۆنە زۆر گرنگم شەو هانزی فلیک یعنی هۆشداری هەموو بیرکردنەوە و هەموو هۆش و هەموو یعنی تەرکیزێک لەسەر یاری شەوی ڕابردووی ڕیال مەدریدیش هۆشداری بداتە یاریزانەکانی چونکە ئێمە بیرمان نەچێ دۆرتمۆند یەکێکە لەو تیپانەی ئەزمموی مامەڵەکردنی لە چامپیۆنز لیگایە وە کۆی گشتی ئەزمموی مامەڵەکردنی لەگەڵ دوویارەکانە هەیە ڕاستە دۆرتمۆند بە پاشکۆهاتوتە چامپیۆنز لیگ ڕاستە دۆرتمۆند لە قۆناغی کۆمەڵەکان بە بەرشلۆنە دۆڕاوە بە 3-2 ڕاستە بە ڕیال مەدریدی دۆڕانووە بەڵام تۆ نابێەوە لە یادکەی دۆرتمۆند لە یاری گەڕانەوە لە یاری قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ لە نێو یاریگای لیلابلیتی سەرکەوتنی بڕی لە نێو یاریگای لیلابلیتی سەرکەوتنی بڕێ واتە زانی چۆن مامەڵە بکات لەگەڵ دۆخەکە و وەرزی ڕابردوو لەگەڵ پاریس سەن ژەرمانە چامپیۆنز لیگی بڕی یعنی ئێمە تیپێکمانەیە لە 10 ساڵی ڕابردوو یاخود لە 13 ساڵی ڕابردوو ئەم تیپە دوو جار یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەنجامداوە کە دوویارەکە دۆڕانوتی کە بینیمان وەرزی ڕابردوو چه ئاستێکی لە یاری کۆتایی بەرامبەر بە ڕیال مەدرید پێشکەش کرد کە هەتا خولەکی 6 دۆرتمۆند وارد بوو بۆ بردنەوە لە ڕیال مەدرید بەڵام دۆخەکە پێچوانە بوو بۆیە ئەم تێبینیانە 1 2 3 4 5 6 یعنی هەمووی لەبەر چاوە کاکە شوانگیان بارودۆخێکی نەخوازراوە گەلێک وا خەریکە ئەچەوسێنرێتەوە گەلێک وا خەریکە من شەهید دەبێ ڕووداوێکی تر ڕوودەدا زۆر ئاساییە بەرنامەی وەرزشی خۆت و جۆم لەیەکدی بۆ سەری و نووسینەکە بە پەلەی سیاسی ڕوانی ڕەخنەت لە بەشەیە بە پەلەی سیاسی هەواڵە و بارودۆخێکی نەخوازرا و ڕوویاوە تۆ گوێ لە من بگرە ینی گوێ لە دەمی من بگرە بزانە من چیە لەم سەری نووسینەکە مەگە خۆ تۆ من بە نووسینەکە قسە بۆ ناگەم خۆ نووسینەکانی من نانووسرە ڕەحمەتت لێبێ ئیتر کاکی جان بەم ینی نازانم بەجددی خەڵک لە هەموو شتێ ڕەخنەی هەیە بەرحاڵ با بچمەوە سەر بەرشەلۆنە من زۆر لام گرنگەم شەو فلیک خاڵی 1 2 3 4 5 هەمووی بداتە سەر دۆخی ئەوەی کە خوێندنەوە بۆ دۆرتمۆند بکەن و بزانن دۆرتمۆند چۆن مامەڵە دەکات و بزانن لەوەی کە هێزی دۆرتمۆند و بە تایبەتی
من ئەگەر تاکە هۆکارێک ترسم لە بەرشەلۆنە هەبێ یەک هۆکار شکە بم کە ترسم لە بەرشەلۆنە هەبێ ئەگەر هیچ ترسێکم نییە ئەو هۆکارش چییە پلانی یاریکردنی ئۆفسایدە بەرزەکەی هانز فلیکە بەس لەمەیە ترسم لە بەرشلۆنە هەیە بۆ لەبەرەوەی دۆرتمۆند دوو باڵی ژیری هەیە هەم کەریمە دیمی خێرایە هەم بیر یاریکە یاخود جیتنس یاریکە لە باڵی چەپوانێ هەردووچیان خێران وەلامان کادا گیراسیش گەڕاوەوە گیراسی شێرشبەرێکی گۆڵکەری بەتوانە بۆیە لەم حاڵەتانەدا من ترسم لەوە هەیە کە بەرشلۆن نەتوانێت ئەنجامی باش بێنێ ئەینا بە هەموو پێوەرەکانی دیکەی یاری بەرشلۆن لە پێشترە بۆ ئەنجامێکی باش و ئەو خاڵە بەهێزەی کە لە دۆرتمۆندا وڵی کاک زوێر سێریی ئەم بەرنامەیە بکەرەوە لە ئەوەڵەوانێ ئەزانی چیم وتوە چیم نەوتووە بەخوا من عاتیفەم بۆ کەس نییە ئەو نەوە دقەیە کە سیر یارەکەکەم لە کاتی یارەکە ئەم ناقەشەم لەگەڵا بکەی هەروەڵا عاتیفەم هەیە لە هەموو شتێکم ناقەشە دەکەم بەس دوای یارەکە کە تەواو بوو بەخوا یەکشت کێشم نییە توانین سریەم بەرنامێشکی تۆ سەرەتاکەی بزانە عاتیفەیە عاتیفە نییە بزانە من کاتێک کوانی ترە دۆڕم خۆم وونەکەم یایە مواقعەکەی خەمە ڕوو و باسی شکستەکەت بووەکەم دڵنیا بە لەوەی کەوانی ئەزیز دڵم خاڵێکی بێز کە بمێ لە دۆرتمۆندا باسیکەم نیکۆ کۆڤاچ یەکێکە لەو ڕاهێنەرانەی کە چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ تیپە مامناوەندەکانە مامەڵەکردنێکی تەندروستە بۆ لەبەرەوەی لە دۆرتمۆندا تۆ فشاری ئەوەت لەسەر نییە کە تۆ بی نازناوی چامپیۆنزیگ و نازناوی بۆندسلیگا و نازناوی لیگە پوکاڵ بیت و نه ئەوەی کە داوات لێکرێت تەنها ڕکابەری بکەی ئەوەی کە داوات لێکرێ بەشداری چامپیۆنزیگ کە ئەوەی کە داوات لێکرێ بتانی نازناوی لیگە پوکاڵ بەریتەوەی کە داوات لێکرێ ڕەنگە نازناوی خولی ئەڵمانی بەریتەوانێ ئەم تمۆحە دروست بێ لە خلالی 3 بۆ 4 ساڵە داواکاری بردنەوەی نازناوی چامپیۆنزیگ داواکاریی گەورە نیە لە سەرڕانن بۆیە ئەمە هەمیشە دەرفەت دەدات بەوەی کە تۆ بتوانیت شتێکی باشتر پێشکەشێ وکوی کە بینیمان کۆڤاچ ئینتراخت فرانکفۆرتی کرد بە پاڵەوانی جامی ئەڵمانیا بەڵام ئەو ساڵەشی کاتە سەربارن بارن لە دۆخێکی خراپدا نەبوو من ئەو کاتیش بیرمە باسم لە کۆڤاچ کرد وتم کۆڤاچ 7 گۆڵی لە تۆتنهام کرد لەسەرەوەی کە لە ئەڵمانیا تەنها بە 2 خاڵ بوو یا 3 خاڵ بوو دوا کەوتە بوو یاریزانەکان کێشەیەکیان بۆ دروست کرد لە ڕانەرایەتی باری منیخ دوور خرایەوە بەڵام لەو لاوە پۆچتینۆ 7 گۆڵی لێکرا بوو کارەکەی لە تۆتنهام درێژە پێیە ئەم خاڵەمە و کاتێش لەسەر کۆڤاچ باس کردووە لەبەری کۆڤاچ ئەرکەکەی لە بایرنە تەواو نەکرد وەکو خۆی بایرن تۆزێ و کێشەیە نەیەش ناگدیزمانی ژەرکەکەی تەواوکە ئیتر نازانم ئەمە دزەپێکردنی هەواڵە بارودۆخێکە ڕایەنەر بەم جۆرە دوورەخرێتەوە بۆیە کۆڤاچ هەڵسەنگاندنی بایرنی نابێت هەڵسەنگاندنێکی حەقیقی چون کارکەکەی خۆی تاو نەکرد بەڵام هەمیشە بەپی ئەزمموی ئینتراخت فرانکفۆرتی بۆمان دەردەکەەوە بەپی ئەو ئەزمموی بایرنیش کە لە کاتی ڕانەری کۆڤاجا کە بناغێکی باشی بۆ بایرندانە لە چامپیۆنزیەکەیە ئەتوانین بڵین کۆڤاچ ڕاهێنەرێکە تا ڕادێک دەزانێت چ دەکات لە چامپیۆنزیگا و دەتوانێت کلیلی سەرکەوتن بۆ دۆرتمۆند بدۆزیێتەوانێ بەڵام قورسە لە یاریگای بەرشەلۆنەیە تۆ بتوانێم کلی لە بدۆزیتەوە ئیلا بەو مەترسیەی کە بەرشەلۆنە شکست بێنێت لە پلانی جێبەجێکردنی ئۆفسایدی بەرزە چونکە دڵنیام لەوەی دۆرتمۆند ئەم شەو خوێندنەوەی تاوا بۆ خاڵاکە کە گەر بەرشۆنە تەطبیقیکە و ئامادەکاری تاوی بۆ کەریمە دیمی و گیتێنز یاخود بێر کردو بۆی کە بتوان بەم جۆرە مامەڵە بکەن شیکاری وەرزشی بە کۆتا دێت هەفتەی داهاتوو ئینشاڵڵا پێتانەگەمەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووتانەیە خواتان لەگەڵ